طبعا هەستێکی زۆر خۆشم هەیە جێگەی شانازیە بۆ من کە بەشداریم کردەوەکو ئەکتەر لە ئەو کورتە فیلمەیمان لیە بۆ دەستخۆشیەکەم لە هەموو کەسانەی کە هیلاک بوون بەم فستیڤالەوە. دوایام کارە بەنیازی چ کاری شتە بکەیت؟ وەڵای من خۆم وەکو کاستینگ لەگەڵ ترێندیکاست ئیشەکەم و وەکو ئەکتەریش لە چەند درامایەک و چەند کورتە فیلمێکی ترا بەشدار بووم کە یەکێکیان حالیان لە دەرەوەی وڵات لە پاریس نمایش ئەکرێت و زۆر جێگەی شانازی و خۆشحاڵیە بۆ من. وەکو کاستینگ ئیشەکەیت تا چەندێک ئەتوانی زیاتر خۆ لە ڕۆڵەکانە ئەبینیتەوە لەبەرەوەی کاتێک خۆ ئەکتەرەکان هەڵەبژێریت تا چەند خۆ لە ڕۆڵەکانە ئەبینیتەوە کاتێکە ڕۆڵەکە پێدرێت. تێنەگەشتم لە بەبەستەکەی. تو خۆ کاستینەکەیت خۆ ئەکتەر هەڵەبژێریت بۆ ڕۆڵەکان ئێستا خۆ ڕۆڵ ئەبینی تا چەندێک ئەتوانین بەرجەستەی بکەی ڕۆڵەکان. من پێشتر خۆم ئەکتەر بووم دوای ئەوە وەکو کاستینگ ئیشم کرد بەس خۆم ئەو شتە لە ناومە لە مناڵیەوە یعنی ئەکتکردن بۆیە ئێستا پرسیارێکیان لێکردم وتیان تۆ چه هەستێکەیە لەبەر کامێرای مۆبایل ئاوەستاوی و ئەکتەکەی وتم کاتێک ئەکتەری بەلاتەوە هیچ فەرقی نییە کە کامێراکە چی بێت هەر کامێرا بێت یان نەبێت تۆ ئەچیتە دەورەکەی خۆتەوە. چ هیوە ئاواتێکی هەیە بۆ سەرکەوتن و وە ڕۆژێ لەم بوارەیە؟ ئاواتم تەبعاً هەم هەر کەسێک و زۆر شتی لە مێشکە بەس من ئاواتم ئەوەیە لە وڵاتی خۆم لە کوردستانە بتوانن ئەم شتانە زۆر زیاتر بکەنەوە زۆر سەرکەوتوو ببێت دەستخۆشی هەمویان ئەەکەم بەڕاستی. هەندێک لە ئەکتەرەکان هەڵێ ئەگەر بچمە دەرەوەی وڵات دەرفەتی زیاترم بۆ ڕەقسەیە ئەتۆی لێرە بەردەوام بیا دەرەوە. من حەزەکەم لێرە بەردەوام بم وەکو خۆم چکە ئەوەی ئەی بینم کوردستان زۆر خەریکە سەرکەوتوو ئەبێ لەم بوارەوە و جێگای خۆشحاڵیە بۆ من تەبعاً حەزەکەم لە وڵاتی خۆم لە ناو هاوزوانەکانی خۆما بم کوردەکانی. دۆخی هونەری کوردی چۆنە بین دێسە؟ بەجددی بەرەو پێشکەوتن ئەی بینم جێگای زۆر خۆشحاڵیە بۆ من. وەڵام کەسانێکی ڕەشبینین لەو بوارەیە گیان نایەمە من قەت ئەو شتە نابینم.